سڵاو ڕێز بووەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕێیانی هاوکارم گەڕامەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەم. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. مانگرتنی شۆفێرانی تاکسی لە جوانڕۆ. بەیانیەی 4 دامەزراوەی مافیژنان و دادخوازانی کوردستان بە بۆنەی 25 نۆڤامبر. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەرسەلان دیوارگەر لە سنە. ژاراویبوونی دەیان قوتابی و شارۆمەند لە گیلان غەرب. برینداربوونی 12 قوتابی لە ڕووداوێکی هاتوچۆ لە مەریوان. کارزاری چالاکانی مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئیدانەکردنی هێرشەکانی تورکیا. وا ڕێپێوانی ژنان و پیاوانی ڕۆژاوا باکوور و باشووری کوردستان لە ڕۆژی 25 نۆڤامبر. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەمە 5 سەرماوەزی 1403 هەتاوی. خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بە پێ راپۆرتەکان خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، ورمێ، مەریوان، بیجار، ئیلام، تاران، تەورێز، ڕەشت، ساری، ئیسفەهان، ئاهواز، عێراق، بەندەرعەباس، زاهیدان، کرمان، مەشەد، خۆڕەماوە و هەروەها چەند شاری دیکە لە بەردەم ئەو ڕێکخراوەیە خۆپێشاندانیان کردووە. خانە نشینکراوانی مخابرات لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی مەزایە دواخراوەکان و هەروەها دابینکردنی بیمەی تەکمیلی و بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی بوون. مانگرتنی شۆفێرانی تاکسی لە جوانڕۆ. شۆفێرانی تاکسی لە شاری جوانڕۆ ڕۆژی دووشەممە لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان گرتووە. شۆفێرانی تاکسی لە جوانڕۆ بە کۆبوونەوە لە بەردەم ڕێکخراوی تاکسیڕانی خوازیاری زیادکردنی پشکی سوتەمەنی، چوونە سەرەوەی نرخی کرێ تاکسی، دابینکردنی پارچەیەدەکی ئۆتۆمبیل بە نرخی گونجاو، پێدانی بیمەی دەرمانی کارامە و هەروەها بەکردەوە دەراتنی بەڵێنی دەوڵەت بۆ نوێکردنەوەی ناوگانی تاکسیڕانی بوون. بەیانیەی 4 دامەزراوەی مافیژنان و دادخوازانی کوردستان بە بۆنەی 25 نۆڤامبر. ڕۆژی دووشەممە 5 سەرماوەز 4 ڕێکخراوەی مافیژنان پێکاتوو لە یەکێتی ژنانی کوردستان، دادخوازانی کوردستان، ژنانی کوردستان دژ بە جیاوازی، نابۆ تابۆ نابۆ تونند و تیژی دژ بە ژنان بە بۆنەی 25 نۆڤامبر بەیاننامەیەکیان بڵاو کردەوە. لەو بەیاننامەیەدا وێڕای جەختکردنەوە لەسەر پاڵپشتی ژنانی بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بە تایبەت وریشە مرادی و پەخشان عەزیزی دوو چالاکوانی مەحکوم بە ئیعدام وتراوە ئێمە سەرەڕای پیرۆزباییکردنی 25 نۆڤامبر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ تونند و تیژی دژ بە ژنان، سیاسەتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامی دژ بە ژنانی کوردستان، بەلوچستان، گیلان، ئیسفەهان و سەرانسەری ئێران بە توندی مەحکوم دەکەین و دەنگی ئازادیخوازی ژنان بەهێزتر لە هەمیشە بە گوێی جیهان دەگەێنین. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەرسەلان دیوارگەر لە سنە. ئەرسەلان دیوارگەر هاوڵاتی خەڵکی دیواندەرە و دانیشتووی شاری سنە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی سیخوڕی بە 36 مانگ زیندانی تاعزیری مەحکوم کراوە، بەڵام سزاکەی بۆ ماوەی 3 ساڵ هەڵپەسێردراوە. ئەرسەلان دیوارگەر ڕۆژی پێنجشەممە 6 ڕازبەر 1402 لەلایەن ئیدارەی تڵاتەوە بانکێشت و دەست بەسەر کرا. ناوبراو ڕۆژی سێشەممەی 25 ڕازبەر 1402 بە دانانی وەسیقەی 500 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا. ئەو چالاکە مەدەنیە لە سەردەمی شۆڕشی ژیناش جارێک دەست بەسەر و پاژماوەیەک لێ پرسینەوە بە دانانی وەسیقەی قورس ئازاد کرابوو. ژاراویبوونی دەیان قوتابی و شارۆمەند لە گیلان غەرب. بە پێ راپۆرتەکان دانیشتوانی 3 گوندی شێرزادی نیان و قەیلان و هەروەها داربید بە شێوەیەکی گوماناوی ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو ڕووداوە بە دوای گەڕانەوەی قوتابیان لە مەدرسەوەدا ڕوویداوە و دوجار بە نێو خەڵکیاوایەکانیشدا بڵاو بووەتەوە. بەرپرسانی ئامۆزش وەرەوەرشی شارستانی گیلان تا کاتێکی نادیار بڕیاریان بە داخستنی قوتابخانەکاندا.
برینداربوونی 12 قوتابی لە ڕووداوێکی هاتوچۆ لە مەریوان. بەیانی ڕۆژی دووشەممە 12 قوتابی خەڵکی مەریوان بەهۆی وەرگەڕانی سرویسی هاتوچۆی مەدرسە بریندار بوون. بە پێی راپۆرتەکان قوتابیانی بریندار بۆ ناوەندە دەرمانیەکانی مەریوان ڕاگوێزراون و 10 قوتابی پاش وەرگرتنی چارەسەری پزیشکی مەرەخەس کراون، بەڵام 2 قوتابی دیکە لە ژێر چاوەدێری زۆرتری پزیشکیدا بەسەری کراون و دۆخی تەندروستیان جێگیرە. کارزاری چالاکانی مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئیدانەکردنی هێرشەکانی تورکیا. بە پێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ، کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەیاننامەیەکدا هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوا و باشووری کوردستانیان بە توندی مەحکوم کرد و خوازیاری کاردانەوەی کۆمەلگای جیهانی لە ئاست ئەو پێشێلکاریانە بوون. واژۆکارانی ئەو بەیاننامەیە ڕایانگەیاند کە دەوڵەتی فاشیستی تورکیا لە دۆخی ئاڵۆزی ناوچەکە و شەڕی نێوان ئیسرائیل و غەزا کەڵک وەردەگرێ و لە پێشچاوی جیهان شارەکانی ڕۆژاوای کوردستان و ژێرخانەکانی خزمەتگوزاری بردومان دەکەن. لە باشووری کوردستانیش بێدەسەڵاتی دەوڵەتی عێراق وەکو دەرفەتێک بۆ کۆچاندنی گوندنشینانی ناوچە سنووریەکان دەبینن و ڕۆژ نییە کوێستانەکانی قەندیل و ئاکرێ بردومان نەکەن. ئێمە داوامان لە کۆمەلگای جیهانی، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، نەتەوە یەکگرتوەکان و پاڕلەمانتارانی ئوروپایی دەکەین سنوورێک بۆ پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا دابنێن و ڕێگە لە کۆمەڵکوشکردنی خەڵک بگرن. چالاکانی مەدەنی کوردستان دەقی داخوازیەکەیان بەم شێوەیە نووسیوە. یەکەم، شەرمەزارکردنی دەستدرێژیەکانی تورکیا و ناچارکردنی بە پاشەکشە لە ڕۆژاوا و باشووری کوردستان. دووهەم، بە فەرمی ناساندنی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان وەکو نوێنەری ڕاستەقینەی خەڵک. سێهەم، پێکەنانی کۆمیسیۆنی بێلایەن بۆ هەڵسەنگاندنی دۆخی ناوچەکە. چوارەم، هەبوونی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و دامەزراوە نێودەوڵەتیەکان بۆ چاوەدێریکردنی ناوچەکە. پێنجەم، بە فەرمی ناساندنی مافی دیاریکردنی چارەنووس بۆ دانیشتوانی ڕۆژاوای کوردستان. ڕێپێوانی ژنان و پیاوانی ڕۆژاوا، باکوور و باشووری کوردستان لە ڕۆژی 25 نۆڤەمبر ڕۆژی دووشەممە 5 سەرماوەز ژنان و پیاوانی ئازادیخواز لە ڕۆژاوا، باکوور و باشووری کوردستان بە بۆنەی 25 نۆڤەمبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ تونند و تیژی دژ بە ژنان ڕۆژانە سەرشەقام و خۆپێشاندانیان کرد. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە، خەڵکی شۆڕژگێڕی باکووری کوردستان لە شارەکانی ماردین، ئامەد، وان، شەڕناخ، ئێلح و چەند شارێکی تر بە ڕێپێوان لە نێو شەقامەکانی شارەکانیان خوازیاری کۆتایی هێنان بە تونند و تیژی دژبەژنان بوون. لە شارەکانی کۆبانی، حەسەکە و قامیشلو ژنان و پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب وێنەی وریشە مرادی و پەخشان عەزیزیان بەدەستەوە گرت و بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادیان بوون. لە شەنگال هەروەها ژنانی ئێزەدی بە ڕێپێوان لەسەر شەقامی ئەو شارە تونند و تیژی دەسەڵاتی پیاوچالارەکانی ناوچەکەیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری مافی بەرابەر لەگەڵ پیاوان بوون. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە نەخۆشخانەکانی پارێزگای خوزستان ڕۆژی دووشەممە 5 سەرماوەز پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئاهواز، خۆڕەمشار و ئابادان دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. پەرستاران و کادری نەخۆشخانەکانی ئێران خوازیاری زیادکردنی حەقدەست، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی هێزی کاری نوێ، پەرداختی کارانە و ئیزافەکاری، نوێکردنەوەی گرێبەست، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات، دیاریکردنی بەشی ئۆرژانس، دابینکردنی ئیمکاناتی دەرمانی بۆ ناوچە پەراوێزنشینەکان و هەروەها کەمکردنەوەی ساعەتی کارن. بانگەوازی چالاکانی مەدەنی بە بۆنەی 25 نۆڤەمبر کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی ئێران لە بانگەوازێکدا داوایان لە خەڵکی ئازادیخوازی ئێران کرد کە لە ڕۆژی 25 نۆڤەمبرەوە تا 10 دێسامبر ڕۆژی جیهانی مافی مرۆڤ چالاکیەکانیان بە داوای لێبرنەوە دژ بە سەرکوتی سیستیماتیکی ژنان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەڕێوە ببن. لە بەشێکی ئەو بانگەوازەدا ئاماژە بە سەرکوتی ژنان و کچانی ئێران، ژاراویکردنی قوتابیان، لەسەر کاردەرکردنی معالیمان و مامۆسایان، تعلیقی خوێندکاران، زیندانیکردنی چالاکانی مافی ژنان و سەپاندنی سزای سێدارە بەسەر ژنانی تێکۆشەر کراوە و ڕایانگەیاندووە کۆماری ئیسلامی تەنیا لەژێر گوشاری کۆمەڵگا ناچار بە پاشەکشێ دەبێت
و ئەبێ چالاکیەکانمان بەرینتر بکەین. بەو بۆنەوە داوا لە خوێندکاران، دادخوازان، قوتابیان، بەندکراوان، پەرستاران، معلیمان و خانەنشینکراوان دەکەین بە هەر شێوەیەک دەتوانن دژ بە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی چالاکی ئەنجام بدەن. هۆشداری سەدان چالاکی فەرهەنگیان سەبارەت بە سیاسەتاڵەکانی ڕژیم لە پەروەردە. بەپێی راپۆرتەکان 1282 چالاکی سنفی فەرهەنگیان ئێران لە ڕاگەیانێکدا سەبارەت بە سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی لە ئامۆزش و پەروەرش و چوونە سەرەوەی ئاماری خۆکوژی قوتابیان هۆشداریان داوە. لە بەشێکی ئەو ڕاگەیانەدا وێڕای ئاماژە پێدان بە مەرگی ناخەژێنی دوو قوتابی کەچبەناوەکانی ئارەزوو خاوەری و ئایناز کەریمی کە بەهۆی گوشاری بەڕێوەبەرانی بەسیجی قوتابخانە لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی لە بواری ئامۆزش پەروەرشدا بە توندی شەرمەزار کراوە. واژۆکارانی ئەو ڕاگەیاندنە هۆشداریان بە بەڕێوەبەرانی قوتابخانەکانی سەراسەری ئێران داوە کە خۆیان نەکەنە بووکەڵی دەستی سیستەمێکی کۆنەپەرستی مەسەبی کە کەمترین بایەخێک بە نەوەی نوێ و داهاتووی وڵات نادا و بەرگری لە مافی قوتابیان کە. معلیمانی ناڕازی هەروەها داوایان لە هاوکارەکانیان کرد کە شوهەوایەکی تەندروست و پڕ لە شادی بۆ قوتابیان ساز بکەن. بە پێی توێژینەوە زانستیەکان نیوەی قوتابیانی دەبیرستانی تووشی خەمۆکی بوون و 21% قوتابیان بی لە خۆکوژیەکەنەوە. لە نێوان قوتابیانی دەبیرستانیدا ڕژەی قوتابیانی خەمۆکی کچ، دوو هێندەی قوتابیانی کوڕە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی حەوت بەندکراو لە چەند بەندیخانەی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حەوت بەندکراو لە بەندیخانەکانی خۆڕەماوە، ناوەندی کەرەج، کرماشان و ئیسفەراین لە خۆراسانی باکوور بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران سێ بەندکراو بە ناوەکانی جەلال حاجبابایی، داود حەیدەری و ئەشکان مرادی بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی ناوەندی کەرەج ئاعدام کراون. هەروەها دوو بەندکراو بە ناوەکانی فەریبا مەلەکی شیراوەند تەمەن 36 ساڵ و مستەفا سووری بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە بەندیخانەکانی خۆڕەماوە و دیزڵاوای کرماشان لە سێدارە دراون. هاوکات دوو بەندکراوی کورد بە ناوەکانی محسن فەیازی و ئەمیر جاودان بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە بەندیخانەی ئیسفەراین ئاعدام کراون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. هاتوو ساتێکی خۆش بۆ هەموو.